چینە سەر کۆتاتەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان کە باز لە چیەکە باز لەوەکە لە عێراق یاخود عێراق لەگەڵ بیلاڕوسیا و لیتوانیا لە پەیوەندی بەردەوامدایە بۆ چارەسەرکردنی کێشەی ئەو هاوڵاتیانەی کە بەنیازی کۆچ لە عێراقەوە چوونەتە ئەو دوو وڵاتە و تووشی کێشە و گرفت بوون. بێگومان ئەمە چەند ڕۆژێکە ئەم گرفتە باسەکرێ. ئەم بابەتە هەم نوێ و هەم یعنی کۆنیشە، چونکە نوێیە وەک ڕێگایکی تازە بۆ گەیشتنە بە ئەوروپا بەکاردێنرێت و کۆنیشە بۆ پێی بەردەوام کۆچی نایاسایی گرفتی گەورەی تێدەکەوێت. پرسی ئاوارەکانی ناوخۆش هەر ئەوە پرسێکی ترە بەردەوام حکومەتەکانی عێراقی سەرقاڵ کردووە. بۆ هەردوو بابەتەکە لە بەغداوە بەڕێز عەلی جیهانگیر وتەبێژی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقیمان میوانداری کردووە. کاک عەلی ئەم کاتت باش، کێشەی کۆچبەرانی عێراقی لە وڵاتی لیتوانیا بەچی گەیشتووە؟ دوا زانیاریەکان لەو بارەیەوە چییە؟ زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆن، زۆر سپاس بۆ بانگێشکردن و بۆ هەمووتان. سەبارەت بەم کێشەی کە لەم کۆتاییەدا ڕوویداوە و ئێمە وەکو خۆمان لە زۆر بوارە لێدا کۆبووینەتەوە و ئێوە خۆشتان دەتوانن بیبینن لە ڕێگەی میدیاکان و لەکە ئەو کۆچبەرانە عێراقیانە کە لە بیلاڕوسیاوە ڕۆشونەتە لیتوانیاوە. ئێمە لەم بابەتەدا ئێمە وەکو وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق زۆر لە نزیکەوە لە بابەتەکە دەڕوانین و هەموو دەمانەوێت لەسەر ئەم کێشەیە بتوانین زانیاری زۆر کۆبکەینەوە. ئەوەی کە وای کردووە کە ئەم کەسانە بڕۆن وڵات بەرجەبر چەند هۆکار و سەبەبێکی خۆیان هەیە. ئەمە بۆتە دەتوانم بڵم بابەتێکی گەورە، دەتوانم ئەو بەپێی ئەو شێوە ژیانەی بەڵام لە هەموو ڕۆژ هەڵاتی ناوەڕازەیە هۆکاری ڕوودانی ئەمانەیە لە پێشەموشیان و هۆکاری ئابوووریە ئەوەیە کەوا دەکەن ئەم گەنجانە ناچار دەکا کە بڕۆن بەرەو ئەوروپا کەوا باوەڕ دەکەن کە ئەو دەتوانن لەوێ پێداویستەکانیان پڕکەنەوە هەموو ئەو ئامانجان و هەنە بتوانن بەدەستی بهێنن. ئەو عێراقیانەی کە ئێستا ئێرە بەجێ دەهێڵن بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەن بڕۆن بۆ شوێنێکی تر و ئەو ڕێگانە بە ڕێگای فڕۆکە بێ بەڕێگای کەشتی بێ دەڕۆن لە عێراقەوە دەڕۆن بۆ وڵاتانی ترەوە. ڕۆشتنی عێراقیەکان ئێستا بۆتە بابەتێکی زۆر زۆر گرنگ و ڕۆژانە و لە تورکیا و لە بیلاڕوسیا و لە زۆر ڕێگای ترەوە هەوڵی بۆ دەدەن. یەکێک لە وڵاتانەی کە نابێ ڕێگری یەکێک لەو پێوەرانی وڵات دەبێت ڕێگری لەم کۆنا بکرێ، بۆیە دەبێت ئەو کەسانی کە دەڕۆن بۆ بیلاڕوسیا یاخود گەشت دەکەن لێ پرسیینەوەیان لێ بگرە. بەڵام ئەگەر بێت و بتمانە بەم کەسانە بکەی واخ و باوەڕیان پێبینێن کە لە ڕێگای یاساییەوە بتوانن کۆچ بکەن کاری. بەڵێت پرسیارێکی دیکە بۆ بەڕێزت تاکو ئێستا چەند کەس گەشتۆتە سنوورەکانی لیتوانیا وەکو کۆچبەری عێراقی، هەروەها حکوومەتی لیتوانیا چۆن مامەڵەیان لەگەڵ دەکات؟ لە ئێستادا ئێمە ناتوانم پێت بڵم ژمارەیەکی تاواتیر بەمێ ئەو کۆچبەرە عێراقیانی کە ئێستادەدا لە لیتوانیادا ئەوان لە چەندین جنسیەی جیاوازن لەوێدا کۆبوونەتەوە کە زۆری نیان دەڵێن عێراقین و لە چەند شوێنێکی تریشەوە هاتوون. بەڵام ئێمە ژمارە ڕاستەخینەنیان، بەڵام ئێمە نازانین بۆچی لەم کێشە کە وەکو کێشێکی سیاسی لێ هاتۆ زۆرتر تەرکیز لەسەر کۆچبەرە عێراقیەکان دەکەنەوە، چونکە لە هەموو وڵاتانی تریشەوە کۆچبەرەکانی تێدا هەیە. بۆیە لە ئێستادا دەمانوێت ئەکی لەوە بکەینەوە بزانین ئەم تەرکیزە ئەم زیاتر وردبوونەوەیە لە عێراقیا بۆچیە کێشەکە لەسەر چییە و ئێمە لەگەڵ پەیوەندی بەردەوامیان لەگەڵ لیتوانیا و رووسیادا کە بتوانین چارەسەری ئەم کێشانە بکە. لە ئێستادا ئەم بارودۆخە ئەم ڕەوشە وەکو ڕەوشێکی سیاسی لاتووە دەمانوێت لەو دی ڕۆ سیاسەکەەوە بتوانین چارەسەری کێشە سەرڕای هەموو کێشەکانەوەی عێراقیەکان ڕوبەڕووی بوونەتەوە. بەڵام سەرڕای هەموو ئەوە چەند پێوەرێک و چەند یاسایەکی نێودەوڵەتی هەیە
دەبێ ئەو وڵاتانە مافی ئەو کەسانە ئەو کۆچبەرانە بپارێزن وەکو ئێمە وەکو وەزارەتی خۆمان لەگەڵ وەزارەتی دەرەوەدا بەردەوامی لەگەڵ قونسوڵخان و باڵوێزەکاندا لەگەڵ یانە بەردەوامین بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بۆی بتوانین بە باشترین شێوە چارەسەریەوە ڕێکاری یاسایی بگیرێتە بەرامبەر ئەو کۆچبەرانە کە چیتر لە بلە و ڕەوش و بارودۆخە خراپەتە نەژین بتوانن بە شێوەیەکی باش چاومان بە نوێنەرانیان بکەوێ و بتوانین لە نزیکەوە لە ڕەوشەکە بڕوانین و چارەسەری کێشەکانیان بۆ بکەین و بتوانین ئەو بەپێی یاسا چی ڕێگامان پێدراوە ئەوە خاڵە گرنگەکەی ئێمەیە لە ئێستادا کە بتوانین ئەو یاسانەی ڕێگای پێدان بەو یاسانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کار بۆ کۆچبەرانە بکەینەوە و بتوانین متمانەی ئەو کەسانە بە وڵاتەکەی خۆمان بگەڕێنینەوە و کارێکی باشیان بۆ بکەین. باشە لە چەند ڕۆژی ڕابردووە هاوڵاتێکی عێراقی لە نێوان سنوورەکانی بیلاڕوسیا و لیتوانیا کوژرا و هەتا ئێستاش ینی وەکۆی کە ڕاگەیەنداوە نادیارە چۆن ئەو ڕووداوە ڕوویداوە. ئێوە وەکو حکوومەتی عێراقی بە دوواداچوونتان چی بۆ ڕووداوەکەەوە ئایا هیچ سەرەداوێک ئاشکرا بۆ لەو بارەیەوە؟ لە ڕاستیدا لە ئێستادا لەو کەیسەدا لێکۆڵینەوە بەردەوامە و ئەمانەیە بزانین ئەو ڕووداوە چۆن ڕووی داوە لەگەڵ دەسەڵاتدارانی لیتوانیا و هەروە لەگەڵ بیلاڕوسیا کە بتوانین بگەینە و هەروە سەفاراتەکان و باڵێۆزەکانمان ئاگادار کردوتەوە کە بزانین هۆکاری ڕوودانی ئەو کەیسەجیە ئەو کەسێکی عێراقی بۆیە دەبێت لێکۆڵینەوەی لێو بگەین بزانین هۆکاری کوشتنی ئەو کەسە چی بووە و حکوومەتی عێراقی لە ئێستادا لەسەرەتی کە ئەم کارە بکە کە بتوانێت بگاتە ئەنجامی و لە ڕێگەی وەزارەتی دەرەوەمان ئێمە بەردەوامی لە کۆڵینەوە لەو کەسە تاکو ئێستا هۆکار و سەبەبی ئەو کەیسەمان کوشتنی ئەو کەسەمان بۆ دەرنەگەڕ بەڵام لە لێکۆڵینەوەکانمان بەرەوە هەست کۆکار و هەست سەبەبێکی هەبێ بۆ هەموو لایەکی دەخەین و بەپێی ئەو توانا و یاسانی لە بەردەستمانایە بەو ڕێگای یاسایی کە ڕێگامان پێدراوە کاری خۆمان دەکەین نایڵین ئەمان کارانە بە ئاسانی وا تێپەڕواوە بەردەوام دەبین لەگەڵ لێکۆڵینەوەکانمان لەگەڵ دەسەڵاتدارانی لیتوانیادا کە بتوانن ڕووکردنەوەی پێویستمان پێ بدەن لەو بابەتەدا. بەڵێ کاک عەلی ماوەی هەفتەیەکە گەشتی نێوان عێراق و بێلاڕوسیا ڕاگیراوە ئەمە بۆچی؟ من بە شێوەیەکی ڕسمی ئەوەم نەبیستووە بەڵام هۆکاری سەرەکی دەبێت لەبەر ئەوە بێت کە دەتوانم گەشت بۆ بیلاڕوسیا زۆر زیادی کردبوو لەم کۆتا ڕووجاری وا هەبوو ڕۆژانە 4 گەشتی بۆ دەکرێت لەبەر ئەم هۆکارانە بوو بێەوە یەکێکی تر لەوەیە یەکێکی تر لەواچە بە بۆنەی کۆرۆنا و بڵاوبوونەوەی کۆرۆناوە ببێ ئەویش هۆکارێکی تر کە لە عێراق و لە دەرەوە عێراق هەندێک گەشت هەیە لە ئێستادا ئلغا کراوەتەوە بۆیە ئەمە ئەگەر ئەم یاسایش دەرکرابێ ئەوە بە ڕێکەوتنی نێوان هەردوو وڵات بووە ڕێکەوتنێک بۆ لە نێوان هەردوو وڵاتە بەپێی ئەوە بەڵام معلوماتی تەواوتیم نییە بڵم لەبەر هەمان هۆکار بووە لە ئێستادا وەستێنراوە ئەو گەشتانە بەڵام ئەگەر ئەو ڕێگایی بیلاڕوسیاش نەبێ ئەم کۆچبەرانە ئەمە بەسییان لە کۆچکردن بێ ئەوە ڕێگای تر دەدۆزنەوە بە شێوەیەکی تر دەڕۆن بۆ شوێنانەی بە ئاواتی ئەوەن هەموو هیواکانیان بەدەست بهێنن. باشە کاک عەلی پرسیارێکی تر ئەوە هەیە کە چارەنووسی ئەو پەنابەرانە یاخود ئەو کۆچبەرانە چییە لە لیتوانیا؟ یعنی من بۆیە هەردوو دەستەواژەکەم بەکارهێنا پەنابەریش و کۆچبەریش بۆی کە ئەتا ئێستا یەکلا بۆتەوە کە ئەوان چوونەتە ناو خاکی لیتوانیا چیترەوان پەنابەرن؟ ئێمە بەپێی زانیاریەکانمان لەگەڵ دەسەڵاتی لیتوانیا ناتوانم پێیان بڵم کە ئەوانە ئێستا پەنابەرن چونکە ئەوان کە ئەگە ناتوان بڵێم وەکو پەنابەر یاخو کۆچبەر ئێستا مامەڵەیان لێگەڵە دەکرێت چونکە کەیسەکە تۆزە دەتوانم بڵم کەیسێکی تازەیە بۆ دەسەڵاتدارانی لیتوانیا و نازانم ئەوان لە ئێستادا بەتەمان چ بڕیارێک بدۆم بەڵام لیتوانیا لە ئێستادا خەریکی ڕێکاری پێویستە لەو کارە کە بتوانێت کارێکی باش بکە و بتوانن زانیاری کۆکەنەوە و لەوەی کە لە داهات و تاچی لەگەڵ
ئەم کۆچبەر و پەنابەرە عێراقیانەدا بکە بۆ بە پێی ئەوەی کە ئەمانە هاتوون و چەند سنوورێکیان تێپەڕان و هاتوونە تا وڵاتەکەی ئەوە وەکو پێشووتریش من پێم وتن و ئێمە وەکو وەزارەت لەگە وەزارەتی دەرەوە بەردەوام دەبین بۆی زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە کۆکەنەوە کە بتوانین ئەو کەیسی ئەم کۆچبەرە عێراقیانە لە لیتوانیا چی لێ دێ و بەرەوکوێ دەڕۆ و دەتوانین لە ئێستادا چیان بۆ بکەین ئەم بابەتە لە جێگای خۆی بەجێنێڵە و ئێمە وەکو وەزارەت تاکو ئێستا زانیاریەکی سنووردارمان لایە و وەکو خۆشمان هەمووشە دووبارمان کرد ڕێگا نادەین هیچ کۆچبەرێکی عێراقی لە هیچ وڵاتێکدا بە کەم سیر بکرێ یاکو بە شێوەیە لە شێوەکانی تر مامەڵی لەگەڵا بەخراپی لەگەڵدا بکرێ ئێمە هەوەکو وەزارەت دەمیشە تەکیدمان لەوە کردوێتەوە بەردەوامیش دەبین لە یارمەتی دانیان بەڵێ کاتە کاک عەلی حکوومەتی عێراقی لەگەڵ ئەو وڵاتانەدا لە پەیوەندیدا سەبارەت بۆ چارەسەرکردنی پرسی کۆچبەرەکانیان یاخۆ بۆ زانیبوون یاخۆ بۆ دڵنیابوون لە زانینی باری تەندروستی و ئەو کەسانی کە تایبەتی کۆچبەرە عێراقیەکان لە وڵاتانەدا بەتەکیدی ئەمە لە پەیوەندێکی بەردەوامدایان لەگەڵ دەسەڵاتدارانی لیتوانیا بۆەوەی لە بتوانین لە تەندروستی و لە ڕەوش و لە باری ژیانی ئەو کۆچبەرە عێراقیانە بدوێنێەوە بەردەوام لەگەڵ باڵیۆزی خۆمان لە وڵاتەدا پەیوەندیمانەیە هەوڵ دەدەین کە لەیەوە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەواندا نەبچڕێت و بتوانین هاوکاریەکەین بەپێی ئەو توانایی بەپێی ئەو یاسا نێودەوڵەتیانەی ڕێگامان پێدراوە لە ڕووی مرۆڤایەتیەوە یارمەتی ئەو کۆچبەرانە بدەین ئەوانە کەسی ئێمە وڵاتی ئێمە و سەر بەم وڵاتی خۆمانن. بەڵێ کاگالی دوپرسیار لە بەڕێستەکەم ئەویش بەجیا لەو بابەتی کە لە لیتوانیا هەیە و کۆچبەران لەوێ لە ناو عێراق ئەمە پرسیار لەوە بکەم کە ئێستا ڕێژەی بڵێن ئاوارەکانی ناو عێراق چۆنە و زیاتر لەکوێ نیشتەجێنوە پلانتان چیە بۆ گەڕانەوەیان بۆ شوێنەکانی خۆیان؟ بەڵێ دەتوانم بڵم کەیسی پەنابەرانیش لە ناو ئاوارەکانیش لە ناو خۆێراغۆش کەیسێکی ترە و ئێمە وەکو خۆمان بەرنامژێکی حکومیمان داناوە پلانێکمان بۆ داناوەکە وەکو وەزارەتی خۆمان بەردەوامین لەسەرەوەی کە کاری زیاتر بکەین کە بتوانین بەپێی ئەو توانانەی کە لامانە بتوانین یارمەتی ئەو ئاوارانە بدەین و بیانگەڕێنینەوە بۆ زێدی خۆیان لە ئێستادا بە شێوەیەکی زۆر بەربڵاو لە عێراق لە هەموو شوێنەکاندا بەربڵاو بوونەتەوە ئەو خێمانەی کە بۆیان دروست کراوە بتوانین وەکو پێویست پێداویستیەکانیان بۆ دابین بکرێت و بۆ ژیانێکی بێژە و ئێستا ئەوەی کە زۆرتر لەو ناوچانەی کە زۆرترین ئاوارەی لێ بتوانین زۆرتر یارمەتی پێ بدەن ئاوارەکان لە ئێستاش ڕێژەیان بەرزە بۆیە پێویستە حکوومەت بە پلانێکی بتوانێت کاریان بۆ بکە و بیانگەڕێنێتەوە بۆ جێگای خۆیان و ئێستا ئەوە بەتایبەتی ئەو ئاوارانەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانن دەیانەوێت کارێکەوە بتوانن بگەڕێنێتەوە بۆ شوێنی خۆیان ئەو خێمەکانیان بەجێبێڵەنە لە ئێستادا ژمارەیەکی زۆر لەو خێمانە لە دووهۆک هەیە کە ئاوارەیەکی زۆری تێدا هەیە و هەرچوە لە سلەیمانی و لە هەولێریژەیە کە زۆری نێ ئەم خێزانە نەهی ئەو ناوچانان کە لەلایەن تیرۆریستانی داعشەوە داگیر کرابوو و هەردوانم بڵم زۆرینیان یەزیدین و دەبێ بگەڕێنەوە بۆ شنگال بۆ ناوچەکانی خۆیان. بەڵێ عەلی جیهانگیر و تەبێژی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق زۆر سپاس دەکەین کە وەڵامی پرسیارەکانی داینەوە. سپاس بۆ ئەوەی کە میواندارێکە قوبوڵ کردین.